گرانی و خراپی کوالێتی بنزین گرفتی بەردەوامی شۆفێرانە لە هەولێر. نرخی 1 لیتر بنزینی نۆرمال لە نێوان 720 بۆ 800 دینارە. شۆفێرانیش بە پێویستی دەزانن هەوڵێک بدرێت بۆ باشترکردنی کوالێتی بنزین و نرخەکەشی کەم بکرێتەوە. وەکو کوالێتی بنزینەکەی کوالێتەکەی سفرە لە بنزینخانە حکوومیەکە و هەم لە توزاریەکەش کوالێتی تابری کوالێتەکەی خراپە. لە ڕووی سعرەوە سعرەکانی زۆرە. ئارێڵە سعرەکانی زۆران 725 دینار 700 دینار زۆرە خاستن لەوە تەکسی. پازڕۆژ نابی گۆشتی مێساوەی ساوان دەستی بە نەتێکەوە تا سازم پێکرێ نەفەریشم هەگرت لە ڕێی دەستی بە لێدانی کرد وڵا گوتم دای کەمەر نەخوارد وڵای ناڕۆ. بەهۆی خراپی کوالێتی بنزین بازاڕی فرۆشتن و بەستانی فیول پەمپ جممەی دێت. سەردانی ناوچەی پیشەسازی تایبەت بە چاکردنەوەی ئۆتۆمبیلما کرد. بەشی زۆری ئۆتۆمبیلەکان کێشەی سووتانی فیول پەمپیان هەبوو. وەستایەکی چاکردنەوەی ئۆتۆمبیلمان دوواند ئەو دەڵێت نزمی کوالێتی بنزین و زۆری جیاوازی لە نێوان بنزینخانەکان کێشەی بەردەوامی سووتانی ئۆتۆمبیلەکانە. بنزینخانە لە بۆ بنزینخانە فەرقیە، ینی هەر بنزینخانە و بە کەیفی خۆی کوالێتەکەی لە بۆ دادنێتن. ئەوە نییە برێ وەڵڵاهی ئەو بنزینخانە هەموو بنزینخانەکە ستانداریان یەکە، هەمووی ستانداری فەرقی هەیە، هەر کەسەوە بە کەیفی خۆی بە ئەوەی خۆی بنزینەکەی دەگرتەوە. لە ماوەی ڕابردوو ژمارەیەک ئۆتۆمبیل لە شەقامەکانی شاری هەولێر سووتان. بەشێک لە شۆفێرانیش خراپی و نزمی کوالێتی بنزین بەهۆ کار دەزانن. بەهۆی بەرزی و جیاوازی لە نرخەکەشی داوا دەکەن لایەنی پەیوەنددار هەوڵی جدی بدات بۆ کەمکردنەوە و هاوتاکردنی لەگەڵ نرخی ئەو بنزینەی کە لە ناوچەدا بڕێنراوەکانی نزیک پارێزگای هەولێر دەفرۆشرێت. قارەمان جەوهەر، کورسات نیوز، هەولێر.